وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، ز خون خاک تو آب یاری کنم. چه ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم، به خاکت ز خون لاله کاری کنم. زنم بوسه بر بیرق و خاک تو، بنازم به شیران بی باک تو. خرامان و قران همه صف شکن، نظر آورن سوی افلاک تو، نظر آورن سوی افلاک تو. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، ز خون خاک تو آب یاری کنم. چه ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم. بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی گەلی کوردستان، من ئەنوەر حسێنم. ئەمڕۆ هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لەسەر بارودۆخی ڕۆژئاوای کوردستان و ئەو گرژی و ئاڵۆزیانەی کە لە 9 ئۆکتۆبرەوە ڕوویدا لە دەرەنجامی کشانەوەی بەشێک لە هێزەکانی ئەمریکا لە ڕۆژئاوا و هێرشی ئۆپراسیۆنی سوپای تورکیا و هێزەکانی سوپای سووریای بەناو ئازاد بۆ سەر ڕۆژئاوای کوردستان و لە دوای دادوسێ ڕێکەوتن لە نێوان هەسەدە و حکوومەتی بەشار ئەسەد لەلایەک و لەلایەن تورکیا و ئەمریکا و رووسیا و تورکیاشەوە ئەنجام درا. هەندێک لە چاودێران پێیان وایە هەموو ڕێکەوتنانە لەسەر حسابی کورد و ڕۆژئاوا بەڕێوە چووە و دوای ئاڵوگۆڕانە دوێنێش ڕووداوێکی گرنگ ڕوویداوە کە ئەویش کوشتنی بەغدادی ئەمیری گروپی تیرۆریستی داعش بووە کە هەندێک پیان وایە بەشێک لەو ڕووداوانە بەیەکەوە ئاڵۆسکاون یا پەیوەندیان بەیەکەوە هەیە و هاوکات لەگەڵ ئەم ڕووداوانە خۆپیشاندانەکانی باشوور و ناوەڕاستی عێراق و خۆپیشاندانەکانی لوبنان و گرژی و ئاڵۆزیەکانی منتیقا هەمویان پیان وایە بەیەکەوە کاریگەریان لەسەر یەکەیە و لەناو هەموو ئەوانەدا ئەوەی کە زۆر کاریگەر و گرنگە بۆ ئێمە ئایا هەرێمی کوردستان لەکوێی ئەم ئاڵوگۆڕ و کێشە و گرفتانەدایە و دەبێت لە بەرامبەر ئەو هەموو کێشە و گرفتانی کە لە خۆرڵاتی ناوەڕاست ڕووەدا دەور و نەخشی کورد و هەرێمی کوردستان چییە. ئێمە بۆ قسە و باسی ئەم بابەتانە ئەمڕۆ لە ستۆدیۆ میوانداری هەڤاڵی بەڕێز کاقادر عەزیز ئەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرپەرشتیاری مەکتەبی ڕاگەیاندنمان کردووە. کاقادر زۆر بەخێر بێ. زۆر سوپاس. زۆر سپاس. کاقادر بە لەوە دەست پێ بکەم کە ئەوەی کە لە ڕۆژئاوا ڕوویدا لە 9 ئۆکتۆبەر تا ئێستاش درێژەی هەیە، هەندێک پیان وابوو ئەوە دەرەنجامی ڕێکەوتنی وڵاتانی منتقەیە لەسەر پرسی کورد. هەندێکیش لە میدیاکانی خۆمان و میدیای تەنانەت ئەمریکاش بە خیانەتی ئەمریکا ناویان برد. ئەوەی کە ڕوویدا لە ڕۆژئاوای کوردستان بە بۆچوونی جەنابتان چی بوو؟ بەڵێ سوپاس. سەرەتا دەستپێک دەمەوێت سڵاو بنێرم بۆ جانی پاچی شەهیدانی گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان، شەڕوانانی قارەمان، خۆڕاگری، فیداکاری ئەوان کە بەڕاستی وەکو بینیمان ئەو پشتیوانە نێودەوڵەتەی کە کرا سەری نەتەوەکەمانیان بەرز کردەوە. دیارە ئەوەی کرا هەمووی بەگشتی کە با ئاماژەت پێکرد هەمووی لە زیانی بەڕاستی گەلەکەمان بوو لە ڕۆژئاوای کوردستان، لە زیانی کرد بوو و بە دڵنیاییەوە کۆمەڵێ سەفقە و کۆمەڵێ سەودا و کۆمەڵێ پیلانژێڕی تایە لە هەر هەموو ئەمانەی کرا، حتا ئەمەی ترام لەگە ئەردۆگان یعنی بەبێ مقابل نەبوو کە ئەمریکیەکان خۆیان بە توندی لێی ناڕازین. من بە خیانەتی ئەمریکا ناوی نابم، چکە ئەمریکا هیچ کەسێک نییە لە ئەمریکا لەم هەڵوێستەی ترام ڕازی بێنی. تەنانەت پەیەدە خۆشیان ینی ئیلهام ئەحمەد گوتی ئێمە ناتوانین ناوی لێ بنین خیانەت، بەڵام بەجێیان هێشتن، سازشیان لەسەرکردن کۆمەڵێ لەو شتانە. دوای ئەوە ئەوان ناچار بوون بەڕاستی بۆ ڕاگرتنی
هێرشی تورکیا مەبەستم هەسەدا پەیەدا ئەوە بوو کە لەگەڵ ڕژێمی بەشار ئەساد جۆرێک سازش بکەن یان ناویان لێناوە لێک تێگەیشتن یان ئیتفاقی عەسکەری کە ئەوە نەیان شاردەوە ئەمە ناچار بوون لە نێوان ئەوەی کە میلەتەکە لە ناو بچی لەو هێرش و پەلامارەی تورکیا و نۆکەرەکانی لە نێوان ئەوەی کە ئەوان سازشێکی ینی مساومەیەکی بە ئازار بۆ بەشار ئەسەد بکەن دیارە ئەوەی دووەمیان هەڵبژات پێیان وابوو تا ڕادەیەک گەڕانەوەی هێزەکانی بەشار ئەسەد بۆ سەر سنوورەکان ڕێگری لە هێرش و پەلامارەکانی تورکیا دەکا یان باری ئەوان سوکەکە کە ئەمە سیادەی سنووری تورکیایە کە دەکرێت ئەوانش داوای لێ بکەن کە سوپای سووریا ئەفەن بەستن سیادەی سنووری سووریایە دەکرێت داوا لە دیمەشق بکەن کە ئەوانش بە ئەرچی خۆیان هەرسن لە پاراستنی ئەم سنوورە دوای ئەمە بەڕاستی ئێمە هەمومان ومێدمان بەوە بوو کە هەڕەشەکانی ترام ئەوە بوو کە دەبێت ئەم هێرشە ڕابگری و محدود بی و نابێ لە سنووری خۆی دەرچی و نابێ پەلاماری خەڵکی سڤیل بدا و وەکو ئەوی گویا ئیتفاق کراوە و دەبێت شەڕەکە ڕابوەستی و فشارێکی زۆری شەبوو خۆتان نەزان لە کۆنگریس و لە میدیا و لە دنیا و لە وڵاتانی تری ئەوروپی بە تایبەتی فەرەنسا و ئەڵمانیا و هەروە هەموو دنیا ینی خۆتان بینیتان هەر لە وڵاتانی عەرەبی جامعەی عەرەبی بگرێت تا کەم وڵات مابوو سێ چار وڵاتی نزیک بێکاریگەر نەبی ئەوی تر هەموو دژی ئەم ئۆپەراسیۆنە و دژی ئەم هەر یەکیان بەڕادەیەک دیارە ترام ناچار بوو شەڕەکە بوەستێنی لەگەر ئەردۆگان ڕێکەوی ئەمە ئومێد ماوە بوو کە شەڕەکە بوەستێنی زۆر لە زۆر شت ڕزگارمان دەبی ینی گەلی ئێمە لە بە ڕۆژ ئاوا بەڵام بەداخەوە شەڕەکەی وەستاند ڕێکەوتنێک کە ئەوەی ڕژێمی تورکیا بە شەر بۆی نەکرا بە ڕێکەوتنەکە پێیدا ئەوە ڕژێمی تورکیا لە ماوەی ئەم هەموو چەند ڕۆژەی کە پەلاماری ڕۆژاوای کوردستانیدا نەیتوانی سەرکەوتنێکی گەورە بەدەستبینی ئەم هێزە گەورە ئەم پاڵپشتەی میلیشاکان ئەم تۆپ و تەیارە و تا هەرچی هەیان بوو سەرکەوتنی گەورەیان بەدەست نەینا بەڵام ترام بە ڕێکەوتن سەرکەوتنی پێدا ئەوەی کە بە شەڕ نەیانتوانی بە ڕێکەوتن پێیدان بەداخەوە ئەمە لە شەڕ ینی چرا سەوزەکەی ترام بۆ ئەردۆگان خەتەرتر بوو کە پەلاماری ڕۆژاوای کوردستانیدا ئەمە خەتەرتر بوو ئەمە پێمان وابوو سنوورێک دادەنێ بۆ ئەم شەڕان نەک ئەوە بە ئاشتی هەرچی ڕژێمی ئەردۆگان دەوێت پێی بدە ئێوە دوای ئەوە خۆتان نەزان ئەوان ڕێکەوتنەکی تریان کرد لەگەڵ رووسیا ئەردۆگان ئەوەی شەر بە دڵنیاییەوە لە زەرەری ئێمە بوو یعنی ئەوەی کە ئەمریکا بۆی سەلماند رووسیەکان زیاتریان بۆ سەلماند ینی زیاتر شەرعیەتیان پێدا و زیاتر هاوکاریان کرد دیارە هەر هەمویان بەڕاستی ئەمانە دژ بە کوردن ینی کاقار بۆ پشتیوانی قسەکانی جەنابەت نووسەرێکی خۆراویڵە لە ڕێکەوتنی نێوان ئەمریکا و تورکیا لە ڕێکەوتنی نێوان ئەمریکا و تورکیا سەرەکانی و گرێسپی بەخشرایە تورکیا و لە ڕێکەوتنی نێوان تورکیا و رووسیا ناوچەکانی کۆبانێ و ڕەقە و منبەج و حەسەکە کرانەوە دیاری بۆ سوپای سووریا بۆی کە لەو نێوەندەیە زەرەری کرد تەنها کورد بوو و ئەوەش ئیزافەکەم بۆ پرسیارەکەم تەنها لە ماوەی مەسەلەن لە ماوەی 10 ڕۆژە لە 9 ئۆکتۆبەر تاوەکو 23 ئۆکتۆبەر 3 ڕێکەوتنامەی سیاسی 3-4 زلهێزی گەورەی منتقەکە کراوە لەسەر ڕۆژئاوای کوردستان یعنی کەم پشتیوار ڕووەدا لە ماوەی 10 ڕۆژە تەنها 3 ڕێکەوتنامەی گەورە هەمووشی دژی ڕۆژئاوای کوردستان بۆچی ئەو گەلە کۆمەکە گەورەیە لەسەر ڕۆژئاوای کوردستان هەبوو ئەزمونێک بوو ئایانویست لە ناوی بەرن بە هەمویان یان مەترسی بوو لەسەر سنوورەکانی تورکیا یان ئەمریکا ئامانجێکی تری هەبوو مەسەلەن ڕۆژئاوای بە کارتێک گۆڕی بۆ تورکیا ئەو کارەکانی بە بۆ چوونی جەنابەت چی بوون ئەمە هەبوو ئەم سەودایە هەبوو لە نێوان ترامپ و ئەردۆگان و لە نێوان ترامپ و پۆتین خۆی ئەم سەودایە هەبوو و تا ئێستا ڕاستە وردەکاریەکان نییە بەڵام بەگشتی
هەستی پێ دەکرێت کە ئەم سەودایە لە ئارادا بووە بەڵام هەموو ئەم لایەنانەی کە ئاماژەت پێ کرد لە بەرژەوەندیانە یاخود دەمێکە هەوڵ بۆ ئەوە دەدەن کە بوونی کورد تەواجودی کورد ینی ئەم بە تایبەتی سەرکەوتنانەی دەستکەوتانەی کە کورد لە ڕۆژئاوا هەیتی بچووکی کەنەوە بیبەنەوە ناو خۆی سووریا و بیبەنەوە لای بەشار ئەسەد بەڕاستی ئێستا خەریکە بەرە ئەوە دەڕوە یعنی ڕووسەکان بێگومان لە دیفاع لە بەشار ئەسەد دەکەن و دایانەوێت سووریا سیادەی هەبی لەسە هەمووی و ئەمە لە قازانجی ئەردۆگانیشە کە کورد هیچ ئاسۆیەکی نەمێنێ دیارەوە خەیاڵە بۆ سربەخۆیی بۆ کیانێکی کوردی کە ئێستا خۆشە ئاماژە بەوە دەکەن ئێستا ئەوەندی ئاماژە بەوە دەکەن کە ئێمە ڕێگەمان لە دروستبوونی کیانێکی کوردی گرت خۆیان لەبیر کردووە با ئەوەندە باسی ئەمنیەتی سنوور و باسی شتیتر ناکەن تورکەکان ینی ترامپیش تەبی ئەوان لە بەرنامەیان نەبوو کە کیانێک بۆ کورد دروستکەن بەڵکو ئەم وەرەقەی کە دوای تەوابوونی داعش زۆرێک سەودایان پێکرد لەگە ئەردۆگان و لەگەر رووسیا بەڵام من پێم وانی ئەمە کۆتایی کارەکە بی هێشتان زۆری ماوە بە تایبەتی ناڕزایەتێکی زۆر هەیە و لەوانەیە ئەم ڕێکەوتنانە زۆربەیان سەر نەگرن بە تایبەتی ئەوەی ئێستای رووسیا و تورکیا تەقەی تێکەوتووە و ئەوەی ئەمریکا و ئۆردۆگانیش ئێستا تا ئێستا تەواو نەبووە چکە بەڕاستی نە کۆنگریز نە پەنتاگۆن نە خاری هیچ یەکێک لەو دام و دەستگا گرنگانە بەمە ڕازی نین ینی جگە لەوە کێشەی تریان لەگە ئەردۆگان هەیە مەسەلەکە بە تەنیا مەسەلەی ڕۆژاوا نییە بەڵام بەداخەوە هەرچی چۆن تۆ دەیبینی هەر چۆنی دەبینی ئەوەیە کە هەمووی لەسەر کەوڵی کورد و لەسەر حسابی دەستکەوتی گەلەکەمان بوو لە باکووری ڕۆژئاوای کوردستان و ئەمە دەستکەوتەکانی گەلەکەمان و سەرکەوتنەکان و ئەوەی زۆر بچووک کردەوە بەداخەوە کورد لەوێ بە تایبەتی پەیەدە ڕۆڵێکی ینی سەرسوڕهێنەری هەبوو لەوەی کە توانی داعش لەو وڵاتە پاک کاتەوە توانی ڕەقە پایتەختی خلافەتی داعش کۆنترۆل بکە کە ئەوە بە هەموو هاوپەیمانەکانی ئەمریکا و ئەمریکاش نەدەکرا بەڕاستی ئەمە گرنگ بوو بۆ دنیای دەرەوە بۆ ئاسایشی دنیا ینی ئاوا لە ناوبردنی ڕێکخراوی تیرۆریست بەلای کەمی هیچ دەسەڵاتێکیان لەسەر ئەرز نەما یعنی هیچ پێگەیەکی دەسەڵاتداری حکومڕانیان لە سووریا نەما ئەوەی کە بەتەما بوون ئەوان ئەمانە هەموو شتی گرنگ بوون بەداخەوە جارش کرد بێ متمانەیەکی زۆر دروست بۆ لە نێوان کورد و ئەمریکا دیارە جارش کش من نارێم ئەمریکا بەڵام لەسەر ئەمریکا ئەسابە چۆن ئەم هەڵەیە ڕاستەکەنەوە ئێستا تا ڕادەیەک خەریکن تۆزێ کەلعادە بادانەوەی بە ترامپ کراوە تایبەتی لە مەسەلەی نەوتەکە و چکە نەوتەکە بەڕاستی خۆتان نەزانین وەرەقەیەکی گرنگە بەدەستی پێدا لە بەرامبەر هەموو سازشێکی تر بە تایبەتی لەگە بەشار ئەسەد تا یەکێک لە کارتە هەرە گرنگەکان کە ئێستا لە دەستیانە نەوتەکەیە لەبەرەوەی کە ئەمریکان نەوتەکەیان بۆ دەپارێزی بەڕاستی ئەمە لە چەند لایەکەوە گرنگە یەکیان لە ڕووی مادی گرنگە دوو لە ڕووی دەستکەوت گرنگە سێ لە ڕووی ئەوەی گرنگە کە دەتوان کارتێکی ڕێکەوتن و سازشە لەگە بەشار ئەسەد لە ئایندەدا ینی نازانم دەگەنە ئەم نەتیجەیانە بەڕاستی ئەوان هیچ کەسێک بەقەت هەسەدا ئەم جارە پەیەدە گەمارۆ نەدرایانی گەمارۆ لەلایەن ئەم هێزە زل هێزانە وەکو خۆت ئاماژەت پێکرد لە ماوەی دەڕۆژ سێ ڕێکەوتن دوو ڕێکەوتنی نێودەوڵەتی ڕێکەوتنێکی خۆیان لەگە دیمەشق ئەوش هەر نێودەوڵەتی بوو ئەوش بە رووسیا ئاگادارە ئێران ئاگادارە بەڵام بەڕاستی خۆیان گرت ئەوەی کە گرینگە ئێستا ئەو خۆڕاگری لە ڕۆژئاوا کرا لە مێژووی کورد نەکراوە بەڕاستی ئەم خۆڕاگریە ینی هیوایەکی تری بە ڕاستە گەلە کۆمەچی بووە ڕاستە خاچیان لێ زەوت کردوون ناوچەیان داگیر کردوون کۆمەڵە شوێنیان لێ وەرگرتوون بەڵام ئەمە هەموو کۆتایی کارەکە نییە ئەوەی ئەوان کردیان بەڕاستی لەسەر ئاستی نێودەوڵەتی پشتیوانێکی زۆری بۆ دروست بوو و بە تایبەتی ترامپ و ئەردۆگانیش بەڕاستی لەسەر ئاستی نێودەوڵەتی بازێکی گەورەیاندا لە ڕووی
ناوبانگ و لە ڕووی متمانە و لە ڕووی لە هەموو ڕێکەوە ئەمە بە ئاسان نەبوو ئەمە بکرێت ومێت دەکەین ئەوان بتوانن ئێستا ئەوان تا ئێستا خەریکن شەڕی داعش دەست پێ دەکەنەوە ینی سەرەڕای ئەم دۆخەش کە تێی کەوتون یعنی هەسەدا ئەوە دەبینی ئەوان شەڕی داعشیان دەست پێ کردوتەوە و ئەوان هێزێکی لایەنێکی کاریگەر بوون لە مەسەلەی پرۆسەی کوشتنی ئەبوو بەکر بەغدادی باشە لەسە ئەم دۆخی خۆشیان ئەمان ویستم پرسیاری ئەوە بکەم مەسەلەن خودی ترامپ سەرۆکی وڵاتێکەکانی ئەمریکا و میدیاکانی جیهانی و خودی مەزلوم کوبانیژەوە ڕاگەیان کەوان لە ئۆپراسیۆنی کوشتنی بەغدادی ڕۆڵی کاریگەریان هەبووە قسەکە ئەوەیە لەلایەکەوە ئەمریکا مەسەلەن ڕۆژ ئاواجێ هێڵێ بۆ تورکیا و قەتڵ و ئامی کوردەکان کە لەسەرێک شەوەی کە جەناب دێڵی وەسفیانەکە کە بەشدار بوون لە ئۆپراسیۆنی کوشتنی بەغدادی ئەم متەناقسی ئەم سیاسەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ناوی چی لێندرێ و مەسەلەن هەسەدا چۆنە چێتە ناوە هەموو گەمانەوە کە لە کاتێکا پشتی تێکرێەوە لە کاتێکی شاوی جەنابەت شەڕی داعش دەکاتەوە جارێکی تر و لە ئۆپراسیۆنی کوشتنی بەغدادی بەشدارە بێ و بۆ خۆی شەڕی داعش تا ئێستاوان هاوکارن بەیەکەوە هەسەدە و ئەمریکا یعنی هیچ گۆڕانێک لەو هەڵوێستا نەبووە تا ئێستا هەڕەشەی داعش لەو ناوچەیە هەیە و داعش خۆیان کۆ کردوتەوە مەترسی هەیە هەمویان دەزانن معلوماتی استخباراتی هەیە ئەوان ئێستا بەردەوامن بەیەکەوە لە شەڕی داعش چ ئەو هاوکاری کە ئەمریکا بۆ هەسەدەی دەکا چه ئەوەی هەسەدە بۆ ئەمریکا و لە شەڕی داعش دەیکە ینی بۆ دنیا دەیکە ینی ئەمەیەکە لەو هاوکاریانەیە کە ماوە جگە لەو شتانەی کە بوو ینی بەڕاستی ئەوان ناچارن ینی خۆ ناتوان قەتە عیلاقە بە تاوای لەگە ئەمریکا بکە بەلای کەمی ئەمە دەرگایە کە شەڕی داعش بۆ ئەوان هەم داعش خەتەرە لەسە ئەوان دەیەوێت تۆڵە لەوان بکاتەوە ئەگەر ئەوان ئێستا ئاوا گەمارۆ بدرێن ئەمریکایان لە پشت نەبی لەوانەیە داعشر بتوانی زەربەی گەورەیان لێ بدە ینی ئاسان نەبی بەڵام ئەوان دەتوان مەترسی داعش لەسەر خۆیان لەسەر ناوچەکە لەسەر دنیا کەم کەنەوە نەهێلن زیاتر لە ڕێگەی پشتیوانی ئەمریکا ئەم هاوکاریە گرینگە بۆمانەوەی ئەوان هەم کەناڵێکیشە کە لە داهاتوو دەکرێت پەرەی پێ بدرێ بۆ مەسائلی سیاسی و شتی تریانی بۆی ئەمەی پێدە دەیکا شتێکی زۆر گرینگە و بەڕاستیش خۆتان نەزان مەسەلەکە وڵاتانی دنیا دەوروبەر ئەوەندی بەشێکیان لەبەرەوەی کوردن دژیانن وەکو مەسەلە بەشار ئەسەد و وەکو ئێران و وەکو تورکیا و وەکو بەشێکی لەبەرەوەی نمونەیەکی تازایان نیشاندا لە حکومڕانی لەم بەشەی کوردستان یعنی ئەم نمونە لە هیچ شوێنێکی نمونەی بەشداری ژن لە خەبات و لە شەڕ و لە ئیدارە لە هیچ دنیا نەبووە نەک لە نمونەی ئیدارەیەکی دیموکراسی و مەدەنی بە بەشداری هەموو پێکاتەکانی ئەم ناوچەیە ئەمەش لە ناوچەکە نەبووە ئەمەش دەگمەنە ینی دەوڵەت هەیە ئەوە دژی ئەو نمونەیە ئەوەندە دژی کورد نییە ئەو نمونە خەتەرە لەسەری نمونەیەکی دیموکراسی لە ناو جەرگەی وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر دژینە بەڕاستی نایانەوێت سەرکەوی نایانەوێت وەکو کورد سەرکەوی وەکو نمونە سەرکەوی بەڕاستی ئەوەی ئەوان کردیان ینی جێگەی ینی دنیا پێیانەوە سەرسامە دەتوانم بڵێم دنیا پێیانەوە سەرسامە ئەمەش نەک بە قسە ئەمە هەموو بەکردەوە بەشداری ژن لە شەڕ لە قیادەی شەڕ بەشداری ژن لە ئیدارە بەشداری ژن لە کاری دیبلۆماسی ئەوە دەبینی ینی ئەمە شتێکی شەکلی نییە ئەم نمونەی ئەو ئیدارەی کە ئێستا کردویانە بەشداری پێکاتەکانی تر ئیدارەیەکی دیموکراسی مەدەنی ئەوە ستانداردی نێودەوڵەتیە دەیان وفود و دەیان وڵاتانی نێودەوڵەتی شایدیان بۆ دەدەن ینی شتێک نییە بە شەکلی کرابی لەبەرەوەی ئەم شتە دژیانە بەڵام من دڵنیام ئەم ئیرادەی ئەوان هەیتیان ئەم خۆڕاگری ئەوان هەیتیان ئەم چالاکێ دیبلۆماسی ئەوان ئێستا دەستیان پێ کردووە هەتا لە ڕووی ڕاگەیانەکان ئەگەر تۆ تێبینیت کردبی ئەم جارە لە ماوەی ئەم هەموو شەڕە ئەوان حزوریان لە هەموو کەناڵە عەرەبیەکان هەبوو نوێنەرانی پێدا یعنی ئەمە شتێکی تازە بوو و پشتیوانێکی نێودەوڵەتی ئەوروپی ئەمریکی عەرەبی دنیا پشتیوانیانە ئەمانە هەموو بەیەکەوە بەڕاستی فاکتەری گرنگن کەوان بتوانن
ئەم پەلامار و شەڕی کە بەسەریان هات بەشێکی زۆر خەرە بوو بکەن ئەو وێنایی کە ئەو وێنایی جەنابەت دەیکەی بۆ ڕۆژاوای کوردستان هەندێک لە هێزی کوردی بە تایبەتی چ ئەنە کەسە و هەندێک لە میدیاکانی پارتی دیموکراتی کوردستانیش ئاوا سەیری وێنەکەیان نەکرد تەنانەت هاتن وتیان لە چەند ڕۆژی ڕابردوو وتیان ئەوەی کە یەکێتی 16 ئۆکتۆبەر لە کەرکووکردی پەکەکەش لە ڕۆژ ئاوا کردی مەبەستیانەوە بوو بڵێن ئەوەی کە بەسەر ڕۆژ ئاوا هات پەکەکە بوو پەکەکە ڕعایەتی نەکردن پەکەکە دەستی وەردانی کرد بە بۆچوونی جەنابەت ئەمە مەسەلەن هەڵوێستێکی نیشتیمانی نییە لە بەرامبەر ئەو هەموو وەسفەی جەنابەت ئەوانە دژی پێدەن لەبەرەوەی پەیادە هێزێکی سەر بەخۆیە لەژێر کۆنتترۆلی ئەوان نیە بە تایبەتی چ پارتی و چه هێزەکانی تر ئەنە کەسە خۆی نزیکە لە تورکیا سەر بە تورکایە ئەمانە هەتا هێزی تریش بەداخەوە هێزی تریش ئێستا هەیە لە کوردستان ینی هەڵوێستی سلبیە لە پەیەدا هەڵوێستی سلبیە لە هەسەدا ینی لە شتێ دەگرێت دەگەڕێ ڕخنیان لێ بگری بۆ نمونەکرد بۆ بینە من مەسەن لە مەسەلەی سەرەتای شۆڕشی گەلانی سووریا بەڕاستی کەس بەقەت کورد چەوساوە نەبوو لە سووریا ینی هەویان نەبوو شناسیان نەبوو ناسنامەیان نەبوو جگە لەو هەموو هەڵوێستی شۆڤینیانەی کە دیمەشق بەرامبەر ئەوان هەبوو ئەوانیش بەشێک بوون لە شۆڕشەکە بەڵام ئەوان یەکسەر نەچوونە شەڕێکی ڕاستە و خۆ لەگەڵ ڕژێمی بەشار ئەسەد لەبەرەوەی منتیقەکەی ئەوان هەمووی منتیقەی مختەڵەتە ینی عەرەب و کورد و پێکاتەکانی تر ینی تەکتیکەکیان بەکارهێنا بەڕاستی دروست بوو کە ئەوان هەوڵ نەدەن لە ڕێی ئەم شەڕە ڕاستە بەشێکن لە شۆڕشەکە ڕاستە هێزێکن بەڵام نەیانویست شەڕەکە بگۆڕێ بۆ شەڕی کورد و عەرەب لەمە زۆر سەرکەوتوو بوون جا تۆ تێبینی بکە ئەو هێزانەی ئێستا باسی پێدە دەکەن دەبواە زووتر بچی لەگە بەشار ئەسەد ڕێکەوی و ئەمان هەر ئەمانە بوون دایانگۆ بەشار ئەوانە بەشێکن لە بەشار ئەسەد ئەگە ئەمە مهمە ئەم بەراوردکاریە ببیر خۆمان بین ئەم دیماگۆجی و ئەم چاواشەکاریە دایانگۆ ئێستاش ئەوان سەر بە بەشار ئەسەدن حسابی معارەزەیان بۆ ناکرێت بە تایبەتی ئەم هێزە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا دایانگۆ ئەوان لەگە بەشار ئەسەدن لەگە معارەزە نین کەچی ئەوان ئێستا ئەو جارە چۆن جاری پێشوو بەشار ئەسەد ڕازی نەبووە ئەو جارەش ڕازی نەدەبوو ئەگە مساوەمە نەکرابە تەنازولات نەکرابە ئەگەر ڕووسەکان بە جدیتر نەهاتبانە پێش بەڕاستی کە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەمە زۆر گرنگ بوو حتا لەگەر ڕووسەکان و حتا لەگە دیمەشق ینی بەشێ لە مەوعیدەکان یەکێتی بۆی دروستکردن یعنی مەبەستم لەوەی ئەوان لە بیانوەک دەگەڕێن بۆی دژایەتی پەیەدەی پێ بکەن بۆی ڕخنەی پێ بگن لە پەیەدا یعنی ئەنە کەسە خۆی بەشێکە لە ئەجیندای تورک ینی ئەنە کەسە یەک لەو هێزانە بووە کە لەگە تورکیا ئیتفاقی کردووە کە ئەگەر ئەفرین داگیر کرا ئیدارەکەی تەسلیمی ئەوان بکرێت ئەوە معنای چییە؟ معنای بەشێکە لەم ڕژێمە ینی بەڵام دیسان سیقیان پێ نەکردن ئیدارە یعنی لەبەرەوەی تۆ من نارێم پەیەدە بکەم و کوڕی نییە من نارێم پەیەدە ڕخنەی لەسەر نییە بە دڵنیاییەوە هەر هێزێک حکومڕانبی بەبێ ڕخنە و بەبێ تەجاوزات نییە بەڵام ئەوەی کە پەیەدە لەبەرەوەی موئامەرەی قبوڵ نەکرد لەبەرەوەی دەستەیوەردانی قبوڵ نەکرد هێزی ڕۆژ بچی شەڕی ناوە خۆ بکە پەیەدە ئەوە ئەنە کەسە بچی وەزع تێکدا بەدەستی بەڕاستی ئەمە مافی خۆیان بوو ئەمە عیلاقەی بە یەکریزی و کورد و یەکریزی هێزە نیشتیمانیەکان نییە ئەمە عیلاقەی بە پاراستنی دەستکەوتەکانی کوردە لە ڕۆژاوای کوردستان ئەوان ئەم دەستکەوتانەیان پاراست پارتی دەویست بە هەر نەو ئەچیبی دەستەیوەردان بکە هێزی ڕۆژ بنێریتەوە ئەنە کەسە بکە بە هێز لەوێ یعنی وان دانابوو کە سەرەتا هەموو ڕۆژاوە دابەشکەن لە بینی ئەنە کەسە و پەیەدە تەسەوور کە سەرەتای کار داوای محافزی قامشلیانە کرد ئەمە بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە کە ئەوان ئەو یەقزە و ئەو وریایان هەبوو کە لێ نەگەڕان ئەم دەستێوەردانانە ئەم پیلان جێڕیانە ئەم شەڕە ناوخۆیی کە ئەگەر بکرا بە بەهات با دەکرا ئەوان ڕێگەیان گرت بەمەش دەستکەوتەکانیان پاراست و یەکریزی کوردیشان لە ڕۆژاوای کوردستان پاراست بەڵام ئەوە معنەیەوە نییە ئەوان بەڕاستی مامەڵەیەکی خراپ لەگە حیزبە ڕەسەنەکانی تر بکەن حیزبە دۆستەکانی تر ئەمە جایانی پیلانجێڕی جایە تۆ ڕێی لێ بگری
لەگەر حزبی تر لە ڕۆژاوای کوردستان بەڕاستی دەبێ مامەڵەیەکی دیموکراسیانەی لەگە بکرێت بە تایبەتی ئەوان پرۆسەیەکی دیموکراسیانە بەڕێوە دەبن لەوێ ئیدارەیەکی دیموکراسیانە نمونەیەکی ئیدارەی دیموکراسیان نیشان داوە یەکێ لە دیموکراسیت فرە حزبیە فرەییە یەکێ لە نیشانەکانی یان ئاماژەکانی بوونی دەسەڵاتێکی دیموکراس بوونی معارەزە و بوونی باشە بەڵام معارەزەیەکی ڕاستەقینە کەواتە بۆچی ئەیانەوێ مەسەلەن بڵێن هۆکارەکەی پەکەکە بوو شکستی ڕۆژ ئاوا لە کاتێکە ئێوە جەنابتان تیشکتان سەرخسەوەی کە گەلە کۆمەکەیەکی ناوچەی و نێودەوڵەتیە دژی کورد و ئەمان دژی ئەزمونونەکەن دژی کوردبوونن لە هەموو شوێن بۆچی مەسەلەن ئەو میدیانە ئەیانەوێ بیبەستنەوە بە دەستێوەردانی پەکەکە لە میدیانە معلومە ئاما بەڕاستی ئامانجی ئەم میدیانە مەرامی ئەم میدیانە ئەوەیە چاواشەکاری بکەن یعنی شت دروستکەن یعنی 16 ئۆکتۆبەر چ بوو 16 ئۆکتۆبەر خیانەت کرا بەڵام بۆ ئەوەی ئەم کارەساتەی ریفراندۆم کە نیوەی کوردستانیان پێ لە دەستدا بیشارنەوە دەبی خیانەت بدەنە پاڵ خەرکی تر بۆی مەسئولیە لە سەخۆیان دوورخەنەوە هەموو ئەوانەی کە تاوانبارن دەیانەوێت خۆیان ڕزگارکەن یان داکۆچی لە تاوانەکانیان بکەن یەکێ لەو ڕێگانەوەی خەرکی تر تاوانبار بکەن بە تاوانبارکردنی خەڵکانی تر دەیانەوێت تاوانەکانی خۆیان بشارنەوە ئەمە ڕێک ئەمەیە لۆ خۆ ئیعلامەکە بۆ خۆی ئەنواع ئیتیهاماتەکە ئەنواع شتەکە ینی پەکەکە ڕاستە کاریگەری هەیە لە زۆر ڕۆوە بەڵام خۆ پەکەکە ئیدارەی ڕۆژاوای نەکردووە ینی ڕۆژاوە ئیدارەی خۆی هەبووە مەسئولی خۆی هەبووە خەرکی خۆی هەبووە ببینە کارکتەرەکانی ڕۆژاوە ینی چ ڕۆڵێکیان هەیە لە دنیا دروست ببینە مەزلوم چۆنە ئیلهام چۆنە ساڵە مسلم چۆنە دەیانی وە یعنی چ کاری زمایەک ئێستا لەم پارچەی کوردستان دروست بووە دەیان قائیدی تێدا دروست بووە خۆ ئەوە پەکەکە نینە ئەمە بەڵام بێگومان نزیکەیە جا ئەمەش نزیکین لە پەکەکە لە ڕووی خەباتی میلەتی ئێمە بۆ بەدەستێنانی دەستکەوتەکانی بەڵام بە دڵنیاییەوە ئێمە لەگەر چارەسەرێکی ئاشتیانەی ئەگەنا پەکەکە هێزێکی کوردستانیە هەتا ئەو قسەی ترامپیش هیچ اعتیبارەکی نییە چکە بەڕاستی پەکەکە خۆی شەڕی تیرۆری کردیە شەڕی داعشی کردووە پەکەکە هەتا لەسەر داوای پارتی شەڕی داعشی کردووە لە مەخمور ئەی چێت و سوپاسی کردن پەکەکە لە هەموو مەنتیقەکان شەڕی داعشی کردووە ئێ باشە ئەدی چێژ دۆستێکی یعنی سەرکردەی حیزبێکی بە ڕۆژ ئاوا جارێکیان مناقەشەمانە کرد گوتی پەیەدا دیکتاتۆرە گوتم گوتی بەڵام پیاو حەق بڕێ ئەگە پەیەدە نەبا هەموو داعش هەموو کوردی ڕۆژاوایان سەرە بڕی گوتم باشە تو دەرێ دیکتاتۆر خەرک سەرە بڕی دیکتاتۆر خەرک لە سەر ناکە ڕاستە یعنی هەر دەویست برێ دیکتاتۆرە یعنی ئەو حەقەتەشی دەزانی ئەگە پەیەدە نەبا یعنی چیان بە شەنگال کرد ئەویان بە ڕۆژاوا دەکرد ئەویان بە کۆبانی دەکرد ئەم شایەتیش دەدا بەڵام هەر دەرێ پەیەدە دیکتاتۆرە یعنی ئەوە خۆ بەرەوە لەو ناڕەزایەتی هاتۆ کە ئەوان لە پەیەدە هەیەە کاندێکیان زیاتر هەڵوێستی حزبی و بەرژەوەندی تەستی حیزبایەت باشە ویسەرانی خۆشەویستی رادیۆگەلی کوردستان ئێمە درێژە بم بەرنامەیە دێن لەسەر ڕۆژاوای کوردستان و ئاڵوگۆڕانی کە لە منتقەیە ڕووەدا لەگەڵ هەڤاڵ قادر عەزیز ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرپەرشتیاری مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کا قادر سەرنج بۆ ڕاشەشم لە سەبارەت بە ڕۆژئاوا مەسەلەن بە ئەو پرسیارە بکەم مەزلۆم کۆبانێ لە دوای نوتاریاڵێ کورد چی بکات یا کوڕ و لەکوێ بکات ئەو هەموو دوژمنە لەو منتقەیە بەڕێی جەنابەت مەسەلەن بە تایبەتی کوردی ڕۆژئاوا یعنی لە ئێستاە چی بکات دوای دێ مەسەرەوەی ئایا کوردی باشووری کوردستانیش لەبەردەم مەترسێکی ئاوایە و بەگشتی کورد چی بکات وڵا کورد یەکەم شت دەبێ یەک گرتووبی کە بەداخەوە نییە یعنی ئەوەندی خەڵکێک دژی ئەوانە بەناو کورد ئەوەندی هەڵوێستی دنیای دەرەوە پشتیوانە لە دۆزی گەلی ئێمە لە ڕۆژئاوا خۆ ئەوەندە کورد ئەو پشتیوانەیە نییە کورد ئەو پشتیوانەی لێ ناکە مەبەستم هێزە سیاسەکانە ڕاستە لە ناو کوردستان خۆپشاندان بوو کۆمەک کۆک کراوە خەرکە بە هەموو شتێک لەگەر ڕۆژئاوا بوو لەگەر مقاومەی ڕۆژئاوا بوو بەڵام لە حالەتی وە ئێستا ئەوان چیان کرد گەڕانەوە بۆ خۆیان دەرێ ئەگەر تۆ هیچ پشتیوانێکت نەما
دەبێ بۆ خۆت بگەڕێیتەوە شوێنێکی تر نییە بۆی بگەڕێیتەوە بەڕاستی ئەوان بۆ خۆیان گەڕانەوە بۆ بەرخۆدان و مقاومەی خۆیان گەڕانەوە هەر ئەمەشە ئێستا گوتم شتەکە لێرە کۆتایی نایە ئەو پشتیوانی نێودەوڵەتی بۆوان دروست بووە ئەو پشتیوانی دیبلۆماسی بۆوان دروست بووە ئەم سۆز و عاتیفەی دنیا بۆوان دروست بووە ئەم حملەی ئەلامی کە بۆ ئەوان دروست بووە ینی ئەمە هەموو بەڕاستی دەتوان سەرمایە گوزاری تێدا بکەن هەوڵی بێ بدەن کە زۆر شت بەڕاستی بگۆڕن لە ئایندەدا ئەوەی کە هاتووەتە پێش زۆر شت بگۆڕن و دڵنیام دۆخەکە دەگۆڕێ ئەم ئیتیفاق و ڕێکەوتنانە لەبەرەوەی هەموو مساوامات و تەنازولات و کێشەی تریشیان زۆرە لە بینی رووسیا و تورکیا لە بینی ئەمریکا و تورکیا لەبەرەوەی ئاسان نییە سەر بگری ئەوان دەتوانن دۆخەکە ڕاستکەنەوە و لەو ڕاستکردنەوەش بەڕاستی دەبی ئەحتیمان لەسەرخۆی وەلەو کردیشیان ینی بەڕاستی هەر هێزێکی تر بە لە جێی پێدە تەواو دەبوو یعنی ئەوانەی ئێستا مزایادە دەکەن یانێ بخوا یەک ڕۆژ بەرگەی ئەو شەڕیان نەدەگرت کە پێدە دەیکە بۆ بەڕاستی بۆ خۆیان گەڕانەوە بۆ ئیرادەی خۆیان بۆ معنەویاتی خۆیان بۆ متمانەکردن بە خۆیان گەڕانەوە باشە کاقار مەسەلەن ئێمە لە دوای ڕاپەڕینی 1990 ئەزمموی باشووری کوردستانمان هەیە لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی 2011 ئەزمموی ڕۆژاوامان هەیە کە جەناب لەو کاتەوە ئێمە قسێ لەسەرەکەین مەسەن ئایا باشووری کوردستانیش لەبەردەم مەترسێکی هاوشێوەی ئاوەگە لە کۆمەکیەکی ناوچەی و نێودەوڵەتی هەیە و چ پێویستە بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو مەترسیانە خۆی بەڕاستی خۆ باشووری کوردستان گیانە لە ناوچەکە بەشێکە لە گۆڕانکاری ناوچەکە هەموو ئەو ناوچە ئێستا ئاگری گرتووە خۆتان دەبینن هەر لە سوودان و تونس و لە جەزائیر و تا دەگاتە لوبنان و عێراق و ئەوە شەڕی سووری ئەوە ڕۆژئاوا ئەوە هەتا ئێران و تورکیاش دۆخینە ئارامی هەیە بەڕاستی دەبێ یەکێ لەم هەڕەشانە ئێستا لەسەر ئێرە هەیە لەسەر لەسەر باشووری کوردستان بەڕاستی ناڕزایەتی خەڵکە یعنی ئێستا تۆ سەیر کە خۆپشاندانەکانی لوبنان و بەغدا دوو شتە یەکیان گەندەڵی دوو نائەدالەتی گەندەڵی نائەدالەتی باش ئەوە لە کوردستانیش هەیە یعنی دەبێت کوردستانیش بەڕاستی ئەو پەیامە وەرگری ئەوەی ئێستا لە بەخۆ کوردستان جیانێ لە بەغدا یعنی لە کوردستانیش دەبێت هەوڵ بدرێ یەکەم ئەم چاکسازی ڕاستەقینە بکرێ نەک چاکسازی بۆ جوانکردنی دموچاوی حکوومەت چاکسازی بۆ داخوازیەکانی خەڵک جێبەجێ ژانی خەڵک چا بکرێ یاساکان لە خزمەتی خەڵک بگۆڕێ و ئەم گەندەڵیە کۆتایی پێبێ ینی ئەم گەندەڵی هەڕەشەکی گەورەیە لە داعش خەتەرترە لەسەر ئەزمونەکەی ئێمە لەبەرەوەی ئێرەش ڕۆژ ینی باشووریش ئەگەر مشوری خۆی نەخوا چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی دیبلۆماسی هەتا ئەوەی کە ئەو تەعاملەی کە ترامپ کردی لەگەر ڕۆژئاوا دەبی لێرە مە لە بەرچاوی بگرین ینی ئەینی شتە بەیانی دەتوان لێرەش بەجێمان بێنن ینی خۆی ئەمە وەکو ڕۆژاواشمان بۆ ناکرێ بەڕاستی مەیانی بەو مۆزعی کە هەمانە ینی بەو بێ متمانەیە کە لە نێوان خەڵک و دەسەڵات هەیە دەبێ هەوڵ بدەن بەڕاستی ئێرەش خۆیان کۆکەنەوە دەسەڵات گوێ بگری وارچی زووە ئەم گەندەڵیە کەم کرێتەوە و چاکسازێکی ڕاستەقینە بکرێ چونکە کە تەقیەوە خۆ چاکسازی چییە؟ چاکسازی بۆیە تۆ بەڕاستی قەیرانەکان نەتەقنەوە کە تەقیەوە تۆ 100 چاکسازی ئەوە بەغدا ئەوە دکتۆر سەرۆک وەزیران عادل عەبدولمەهدی 100 ئەوە لوبنان 100 وعدەدا نایخوا چکە تۆ دەبێ ئەم وعدانت پێش تەقینەوەی قەیرانەکان بکرد بە جێبەجێ بکرد بە چاکسازی بۆ چییە؟ چاکسازی بۆ ئەوی قەیران دروست نەبی کە تۆ قەیران دروست بوو تەقیەوە چاکسازی زۆر زەرفریاد ناکەوی وەقتەکەش و لەوانەیە کەسیش بڕوات پێنەکە لەبەرەوەی لە هەرێمی کوردستان چاوەڕێ نەکەن لێرەش دۆخەکە بتەقیتەوە وەزعەک دروست بی باشترە بەم هەنگاوانە پێشی لێ بگرن باشترە بەڕاستی داهاتی ئەم کوردستانە شەفاف بی داهاتی نەوت و باشتر هەموو خەڵک سوودمەند بی لەم داهاتە و ئەم مەرکەزیەتە لە حکومڕانی نەمێنێ لە باشووری کوردستان یعنی حکومڕانیەکی مەدەنی دیموکراسی کە هەموو لایەنەکان بە شەریکی ڕاستەقینی ئەم دەسەڵاتە بن نەک بەشدار
بۆی هەمومان بەرپرسیارەتی ئەم ئیدارەیە لە ئەستۆ بگرین یعنی پێش ئەوەی کێشەمان بۆ دروستبی پێش ئەوەی پەتایەکەمان بگاتێ بەڕاستی دەبێ ئێمە مشوری خۆمان بخۆین وەیەکێ لە شتەکانی تر کە وەکو کورد لە ئاستی ناوچەکە بەڕاستی هەوڵ بدا ئەم ئەزمونەی ڕۆژاوە ئەمەی ئەمریکا و دنیا لەگە ڕۆژاوای کرد بەڕاستی ئێمە دەرسی لێ وەربگرین بە نەزەری ئەعتیباری وەربگرین بۆ ئەوەی ئێمە هیچ نەبی بەلایانی کەمی یەک ڕزی خۆمان دروستکەین یەک ڕزی خۆمان ینی بەلای کەمی ئەم دژایەتیە نەمینێ ینی بەلای کەمی ئەم منافەسە و دژایەتیە نەمینێ یعنی یەک ڕیزیەک بی بۆی خۆمان بپارێزین و بەڕاستی پاراستنی خۆمان هەموو پارچەکانی کوردستان بە یەکەوەیە پشتیوانی لە یەکتر یەکێکە لە مەرجەکانی خۆپاراستن یعنی ئەمە گرنگە ینی دەبێت بیر لەو هەنگاوانە بکرێتەوە مەبەستم بۆ باشوور کۆمەڵی هەنگاو هەیە چ لە یەک ڕیزیە چ مەسەلەی چاکسازیە چ نەهێشتنی گەندەڵیە کۆمەڵی هەنگاون دەبێت پێش ئەوەی پەتایەکە تووشمان ببی ئێمە هەنگاومان بۆ هاوێشتبی ئەجینە ئەگەر پەتایەکە گەشتە ئێرە ئەو کاتە ڕێگری لێ ناکرێت باشە کاقا دوایین پرسیارم با لەسەر خۆپیشاندانەکانی عێراق و لوبنان بێرچەنجە جەنابەت ئاماژەت پێکرد پێ دوایان خۆپیشاندانانە بەردەوامە بێ و ئیدامەیە بێ و کاریگەریە بێت لەسەر ناوچەکە ئەوەی کە لە 2011 ڕوویدا بەناوی بەهاری عەرەبی وەندێکیش پێیان وایە ئەو ڕووداوانەی ئەو خۆپیشاندانانەی بەغا و لوبنان بەیروت لێگەچن و شیکنەوەی ئەوەی بۆکەن کە ئیدارەدانی شیعە بۆ ئەو دوو دەوڵەتە کە هەردووچیان حاکمیەتی مطلقی ئەو دەوڵەتانەیان بەدەستە فەشەلیان هێناوە شکستیان هێناوە و مەسەلەن باسیەوەکەن معقول نیە لە عێراق لە ماوەی چەند ساڵی ڕابردووی دوای پرۆسەی ئازادی بای تریلیۆنێک و 600 میلیارد دلارەوە فرۆشە کەسی خەڵکی بەسرە ئاوی خواردنەوەی شیرینیان نەبێ بەبەستم ئەوەیە زۆرتر سەرنج بۆ ڕاکێشەیە کە سیستەمی شیعە لەو دوو وڵاتەیە شکستی هێناوەندێکیش پێیان وایە ئەوە دەرەنجامی ململانەکانی نێوان ئەمریکا و ئێرانە و دەرەنجامی دەخالەتی عەرەبستانی سعودی و وڵاتانی منتەقەکەیە هۆکار بە نەزەری جەنابەت کۆی گشتی گرفتەکان چییە و تا کوێ تەسەورەکەی بەردەوام بێ خۆ هیچ شتێک بەبێ دەستێوەردان نیە لەو ناوچەی ئێمە بە دڵنیاییەوە عێراق یەکێکە لە وڵاتانەیە کە کۆمەڵی دەستێوەردانی تایە کاریگەری هەیە بەڵام بەڕاستی ئەوەی ینی هۆکاری سەرەکی فاکتەری سەرەکی ئەم خۆپیشاندانانە بەم شێوە بەڕاستی زاتیە ناوخۆییە یعنی شکستی حکومڕانیە فەشەلی حکومڕانیە هەموو سنوورێکی بەزاندۆ کە بۆ ئاود نەبی کارەبات نەبی ئاوی یعنی ئەمە نابی سابی دەستی دەرەچی بۆ بکەین ینی کەس من پێم وانییە ئەو هەموو خەرکە خۆی بە کوشتندا لە بۆ دەستی دەرەچی ناتوانێت ئەو جەماوەرە هەمووی بە کوشتن بدایانی ئەگەر دافعێکی ذاتی نەبی نەگەشت بێتە تینی ئەمە هاوڵاتیە نایە خۆی بە کوشتن بدا دەستی دەرەچی کاتێ دروست دەبی کە کێشە دروست بی خۆپیشاندان بی شەڕبی ناکۆچی بی بێگومان ئەو کاتە دەستی دەرەچی دروستە بی بەڵام من پێم وایە و من لە باڵاترین دەسەڵاتی عێراق بیستومە گوتێتی کەس سابی ئەوە نەکا دەستی دەرەچیە دەستی ملەت و جەماوەرەکەیە بۆ ئێستا دەبینی پەلاماری ئەحزاب دەن ینی ئەمە ئەوە نییە نە حزب قیادەی دەکا نە دەستی دەرەچی قیادەی دەکا شتێکی یعنی تەقینەوەیەکە ڕق و قینەی خەرک کاردانەوەی خەرک بەڕاستی لەم مەعیشەتەی کە ئێستا هەیەی لە عێراق لەم گەندەڵی کە ئێستا لە عێراق هەیە کە ژیانی بۆ نەماوەتەوە ئەمە هۆکارە سەرەکیەکەیە و لوبنانی شەر ئەمەیە و شوێنەکانی تر و بەهاری عەرەبیش من پێم وایە ئامانجەکان هەموو یەک ئامانجن یعنی گەندەڵی زائید خراپ بەکارهێنانی دەسەڵات زائید ناعەدالەتی ئەمە هۆکاری ڕاپەڕینی خەرکە هۆکاری خۆپیشاندانی خەرکە هەمووشی بە شێوەیەک لە شێوەکان بەهاری عەرەبی چییە ڕاپەڕینی خەرک لە دژبەستەم و زۆرداری و گەندەڵی و نەعەدالەتی ئەمەی ئێستا هەیە ئەوەی پێشتر هەبوو لەبەرەوەی بێگومان بەڵام دەستی دەرەچی تێدا و ئەوان دواکەوتن بەڕاستی عێراق زۆر دواکەوت لە چاکسازی ینی زۆر دواکەوت دەیانتوانی پەلە بکەن بۆی نەگاتە ئەوە و ئێستاش ئاسان نییە بتوان پێشی پێ بگرن ئەو جارە دەبێت گۆڕانکاری جەزری لە عێراق بکرێ جا چ بە هەتا گۆڕانی دەسەڵاتیش کافی نیە دەبێت انتخاباتێک بکرێ خەرچی هێزی تازە و خەرچی تازە و
ئەمە بێ حکومڕانی عێراق بکە ئەجینە ئەم حیزبانە و ئەم بنەماڵە و دەسەڵاتانە بەڕاستی بڕوا ناکەم هیچ متمانەیش مابی پێیان خەرک هەموو دژیانە هەتا ئاینیەکانیش هەتا شیعە لە ناوخۆشی لەبەرەوەی پێم وایە ئەم قوربانیە بەبێ گۆڕانکاریەکی گەورە تێناپەڕی ملت قوربانێکی گەورەی داوە لە مقابل گۆڕانکاریەکی گەورە دروستەبی و لە لوبنانی شەروایە لبنان ئەو حیزبوڵایە عنتەرەیان لە زەواق ناوە بچووچیان کردوتەوە لەبەرەوەی دەرکەوت ئەگە گەیشتە ئەوەی خەرک گەیشتە تینی نەد هێز و نەدەسەڵات و نە هەیمەنە و نە خۆسەپاندن بەڕاستی ڕێگەی لێ ناگری ئێستا ئەم نمونەیە وامان نیشانەدا باشە کاقار ئێمە زۆر لە کاتمان گرتیکە جەناب دوایین قسەت هەبێ سوپاست دەکەم وەڵا زۆر سپاس بۆ ئەو چاوپێککەوتنە هەر ئەو قسانەی کردمان هەر ئەوەیە کە ئەم ڕۆژاوای کوردستان کە هەمومان پشتیوانی لە ملەتی خۆمان بکەن لە ڕۆژاوای کوردستان و حیزبەکانی باشووریش باشتر یعنی بەداخەوە تا ئێستا هەڵوێستە چی جدی لە حیزبەکانی باشوور نییە تەسەور کە کۆبنەوەیەک بوو لەگە سەرۆکی هەرێم یعنی ئێستاش هەڵوێستە چی تێدا نەبوو خەرک پێی وا بوو ئەمە تایبەتە بە ڕۆژاوای کوردستان نەباسی تورکیا دەکا نەباسی ڕۆژاوا دەکا نەباسی هەسەدە دەکا یعنی وەکو خەبەریش تێدانی خەبەر باشە هەڵوێست تێدا نەبی باش ناوێرن هەڵوێست ئێستا سەرۆکی قوبرسی تورکی کە خۆی محافەزەکە لە تورکیا دەرێ ئەمە چی پێدە نەبئی ئەوە نییە سەلام نییە ئەمە کانی ئاشتینی ئەمە کانی خوێنە باشە ئەمە ناوی ڕۆژاوی کوردستانمان نین کاکە ناوی ڕۆژهەڵاتی فوراتمان نیناوە باشە دەکرێشتیوە ئەمە بەڕاستی جێی گلەی و ڕخنەیە خۆ قابلە ناما خۆنیانی باشە تۆ وەکو خەبەر نەقلیکە کاک هەم ینی ڕۆژنامەکانی تورکیا تەلەڤیزیۆنەکانی تورکیا وەکو خەبەر نەقلی دەکەن کە هێزی تورکیا و هاوکارەکانی پەلاماریان داوە پەیەدە دەبی بڕۆ هاسەدە باشە ئەم بێ مەوقفیە بەڕاستی زۆر زیانمان پێدەگا ئەمە هەر بۆ دیفاع لە خۆمان دەوی مەوقفمان هەبی بێدەنگ نەبین لەم جۆرە داگیرکاری و پەلاماردانە بەیانی دێتە ئێرەش و بۆ نەهاتۆتە ئێرە ینی تورکیا نیوەی بادینانی داگیر کردووە چی ماوە بێت بەس بێنێ مەوقیفی بگۆڕێ بتە دژت خۆ لە ڕۆژاوا زیاتر داگیری کردووە هێزی زیاتری تایە لەبەرەوەی بەڕاستی ئەمە نابی بێدەنگ بین من نارێم ئێمە ببینە تەڕەف ئێستا لەبەرەوەی ناتوانین ئەمە ئەو شەڕە بکەین بەڵام دەبی هەڵوێستیشمان هەبی هەڵوێستمان هەبی بەقەت وڵاتێکی ئەزنەبی بەقەت کەسێکی تورک کاکە ڕۆژنامەنووسێکی تورک سیاسەتمەدارێکی تورک حزبێکی تورکیا کە هەڵوێستی هەیە بەڕاستی دەبی لێرە هەڵوێستە بی هەڵوێستی خەرک بەڕاستی وەکو ملەت وەکو جەماوەر هەڵوێستێکی بەرزی هەبوو بەڕاستی خەرک لە هەموو شوێنە ئەو خۆپشاندانە کەم نەبوون ئەو هاوکاری ئەوانە بەڵام بەڕاستی لەسەر ئاستی حزبی سیاسی لەسەر ئاستی حکومڕانی و حکوومەت و سەرۆکی هەرێم سەرۆکایەتی هەرێم ئەم هەڵوێستا هەر زۆر لاواز بوو و زۆر نەدەبایە ئەسڵەن ئەم بێدەنجێ بکرێ دەبایە بەلای کەمی ئێمە ڕێیەکمان هەبی ناڕەزایەتێکمان هەبی لەوەی کراوە دەبێت ئەمەش چارەسەر بکرێ و من جارێکتر هەموو سڵاو دەنێرم جارێکتر بۆ جانی پاچی شەهیدان ڕۆژئاوا و هەموو پاڵپشتێک بۆ ڕۆژاوای کوردستان بۆ هەسەدا بۆ شەڕبانان و من دڵنیام سەرەکەون دڵنیام ئەم ئیرادەی ئەوان هەیتیان ئەو متمانەی ئەوان بەخۆیان هەیە ئەو ئومێدەی ئەوان بۆ ئایندەیان هەیە ئەمە لە هەموو چەچێک گرنگترە لە چەرچی داگیرکاری لە چە هێز و دەبابە کە دۆخەکەش زوویا درەنگ ئەم دۆخانە سابت نین لە ناوچەکە گۆڕانکاری زوو دەکرێت لە پەیوەندیەکان لە ڕێکەوتنەکان لە هەڵوێستەکان و دڵنیام دەتوانن بە قازانجی خۆیان لە ئایندە هەڵوێستەکان بگۆڕن و ئەم گەلە کۆمەچی و ئەم داگیرکاریە تا ڕادەیەکی زۆر قەرەبوو بکەنەوە
بەڕێز کاقادر عەزیز ئەندای مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری مەکتەبی ڕاگەیاندن بەخێر بێی زۆر سپاسە دەکەین کە لە کاتمان گرتی بیسەرانی خۆشەویست تا بەرنامەی داهاتوو کاتێکی خۆش و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس کە خات زۆر سپاس. دەمێ کۆچە و دەمێ ئەنفاس دەمێ جەنگە و دەمێ کۆڕە و خۆری هیوا بووە ئاسمانی کورد بووە بەشە و ئاسمانی کورد بووە بەشە و ئاخرە بێ هەتا کوکەی ئازار دڵمان براوێنێ چاوەڕێ کۆستی گەورە بی کورد بە دنیا بناسیێنێ کورد بە دنیا بناسیێنێ ئەمەسمانە شەوە زەنگە ئاخۆ ویژدان چوە بۆ شوێن بۆ هەواری پڕەزاری نیشتیمانم ناگاتە گوێن وەک شەنگال و هەڵەبجەکەم وە ڕۆژاوە خوێن بارانە بەڵی ڕەشی دێویژدانی لەناو مێژووی ئەم جیانە لەناو مێژووی ئەم جیانە